سڵاوتان لێ بێتەوە کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی جومعە سەرەتا سەردێری چەند هەواڵ دیداری شاندی کەژار لەگەڵ کۆمیتەی ژنانی کۆمەڵا بەیانی هەزاران چالاکی مەدەنی بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی کوژرانی سێژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە ئیلام و جاسک کوژران و برینداربوونی 9 کەس لە ڕووداوێکی هاتوچۆ لە سەڵماز هێرشی درۆنی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر و کەرکووک ناڕزایەتی نانەوەخانەکان لە یەزد و سەپاندنی گەمارۆی نوێ بەسەر کۆماری ئیسلامی و حیزبوڵڵای لوبنان. دیداری شاندی کەژار لەگەڵ کۆمیتەی ژنانی کۆمەڵا ڕۆژی پێنجشەممە 12 پوشبەر شاندێک لە هەڤاڵانی کەژار لەگەڵ هاوڕێیانی کۆمیتەی ژنانی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران دیداریان کرد. لەم چاوپێکەوتنەدا بارودۆخی ئێستای ناوچەکە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان تاوتێکرا و دۆخی ژنانی کۆمەڵگا لە هەلومەرجی ئاڵۆزی ئێران خرایە بەرباس و گفتوگۆ. ئامادەبوانی ئەو دیدارە یەکدەنگ و یەکهەڵەوێ سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامیان پاش ئاگربەز لەگەڵ ئیسرائیل و دەستبەسەرکردنی سەدان کەسیان بە توندی شەرمەزار کرد و بڕیاریاندا بۆ بەهێزکردنی بزوتنەوەی ژنان چاوپێکەوتنەکانیان درێژێ پێ بدەن. بەیانیەی هەزاران چالاکی مەدەنی بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی 6356 چالاکی مەدەنی لە بەیاننامەیەکدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە پەخشان عەزیزی ڕۆژنامەوان و چالاکی مافی ژنانی خەڵکی مەهاباد هەروەها خوێندکاری بواری یارمەتی کۆمەڵایەتی لە زانکۆی عەلامە تەباتەبایی تاران بە بیانووی چالاکی مرۆڤ دۆستانە لە ڕۆژاوای کوردستان دەست بەسەر و بە تۆمەتی بەغی بەیەدا مەحکوم کراوە. پارێزەری ئەو بەندکراوە سیاسیە ڕاگەیاندووە کە دیوانی باڵای وڵات بە پەلە سزای لە سێدارەدانی پەخشانی پشتڕاست کردوێتەوە و ئەگەری هەیە حکومەکەی جێبەجێ بکرێت. ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای شەرمەزارکردنی سزای سێدارە خوازیاری هەڵوەشانەوەی حکمی ئەدامی پەخشان عەزیزین و داوا لە هەموو خەڵکی کوردستان و ئێران دەکەین بۆ ڕزگارکردنی گیانی ئەو بەندکراوە و هەموو بەندکراوانی دیکە هەوڵ بدەن. گواستنەوەی ئایهان ئیبراهیمی بۆ زیندانی ورمێ ڕۆژی سێشەممە 10 پوشبەر ئایهان ئیبراهیمی شارۆمەندی خەڵکی ورمێ بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. ڕۆژی دووشەممە 18 پوشبەڕی 1403 ئایهان ئیبراهیمی بە توندوتیژیەوە لەلایەن ئیدارەی ئیسلاحاتی ورمێ دەست بەسەر و پاش 10 ڕۆژ لێپرسینەوە بە دانانی وەسیقەی 2 میلیارد تمەنی ئازاد کرا. ئایهان پاش دادگایکردن بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم بە 6 ساڵ زیندان سزادرا، بەڵام حکومەکەی لە دیوانی باڵای وڵات هەڵوەشێنرایەوە و لە قەیدووی دادگای ئینقلابی ورمێ ناوبراوی بە 1 ساڵ زیندان مەحکوم کرد. کوژرانی سێژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە ئیلام و جاسک لە ڕۆژانی ڕابردوودا سێژن لە شارەکانی ئیلام و جاسک لەلایەن بنەماڵەکانیانەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژراون. بە پێی زانیاریەکان پیاوێکی خەڵکی ئیلام بە بیانووی کێشەی خێزانی هاوژین و خوشکی هاوژینەکەی بە چەک کوشتووە و ئەندامێکی دیکەی بنەماڵەی هاوژینەکەی بریندار کردووە. بە کوژ پاش ئەنجامدانی تاوانەکە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. لەلایەکی دیکەوە پیاوێک لە شارستانی جاسک بە بیانووی پەیوەندی سۆزداری خوشکەکەی لەگەڵ داواکارەکەی خوشکەکەی کوشتووە. شایانی باسە کە بە کوژ ئەندامی تڵاعەتی سپا بووە و دەست بەسەر نەکراوە. ناڕوونی چارەنووسی سێ هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری بۆکان و ورمێ. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چارەنووسی سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی بۆکان و ورمێ بە ناوەکانی عەلی محەممەدی، ئەمیر عەبدوڵڵاپور و وەهاب عەلیزادە پاش ڕەفاندنیان لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی 28 جۆزەردانی 1404 هەتاوی عەلی محەممەدی باوکی دادخوازی شەهریار محەممەدی گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە شاری بۆکان هاوڕێ لەگەڵ شارۆمەندێکی دیکەی خەڵکی ئەو شارە بە ناوی ئەمیر عەبدوڵڵاپور لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ئەو دوو شارۆمەندە لە ماوەی بەندکرانیاندا لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. لەلایەکی دیکەوە 4 ڕۆژ لەمەوبەر
هاوڵاتیەکی خەڵکی ورمێ بە ناوی وەهاب عەلیزادە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە، بەڵام هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ڕوون نەکراوەتەوە. کوژران و برینداربوونی 9 کەس لە ڕووداوێکی هاتۆچۆ لە سەڵماس. بەیانی ڕۆژی پێنجشەممە 12 پوشبەر ئۆتۆمبیلێکی سەواری لە جادەی ورمێ بۆ سەڵماس خۆی کێشا بە نێو جەماوەری تەنیشت جادە و لە ئەنجامی ڕووداوەدا 9 کەس کوژراون و بریندار بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ سواریەکی ڕانا لە جادەی سەڵماس بۆ ورمێ بە هۆکاری نادیار کنترۆلی لەدەستداوە خۆی کێشاوە بە نێو کۆمەڵی کەس کە چاوەڕوانی هاتنی پاس بوون. لە ئاکامی ڕووداوەدا 9 کەس کوژراون و بریندار بوون و دۆخی تەندروستی چەند کەس ناجێگیرە. هێرشی درۆنی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر و کەرکووک. شەوی پێنجشەممە 12 پوشبەر بە 3 درۆن هێرشکرایە سەر فڕۆکەخانەی هەولێر و کەرکووک و درۆنەکان لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە تێکشکێندران. بەپێی راپۆرتی میدیاکانی باشووری کوردستان درۆنێکی بۆمبڕێژکراو لە نزیک فڕۆکەخانەی هەولێر خراوەتە خوارەوە و هیچ زیانێکی گیانی نەبووە. هاوکات بە 2 درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی کەرکووک و هەردوو درۆنەکە لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە خراوەتە خوارەوە. لە هەواڵێکی دیکەدا درۆنێکی بۆمبڕێژکراو لە ناوچەی گەرمیان کەوتوتە خوارە و هێزە ئەمنیەتیەکان دەستیان بەسەریدا گرتووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشانەی لاستۆ نەگرتووە. ناڕزایەتی نانەوەخانەکان لە یەزد. ڕۆژی پێنجشەممە 12 پوشبەر نانەوەخانەکانی شاری یەزد تش بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. نانەوەخانەکانی یەزد بە کۆبوونەوە لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان، خوازیاری چوونەسەرەوەی نرخی نان، کەمکردنەوەی نرخی بیمە، ئاو، بەرق، گاز و کرێدووکان، هەروەها پێدانی ئاردی دەوڵەتی بوون. شانی باسە کە ڕۆژی چوارشەممەش نانەوەخانەکانی شاری سەقز دش بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی مانیان گرت بوو، بەڵام 12 کەسیان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراون. هێرشی مامورانی شارەداری بۆ سەر دەستفرۆشانی ئیرانشار. شەوی پێنجشەممە 12 پوشبەر هێزەکانی شارەداری ئیرانشار هێرشیان کرد سەر میوەفرۆشانی ئەو شارە و وێڕای تێکدانی بەساتەکان دەستیان بەسەر کەلوپەلەکانیاندا گرت. بە پێی زانیاریەکان مامورانی شارەداری میوەکانی دەستفرۆشەکانیان زەوت کردو و هەموو سەبەتەکانیان لە نێو شەقامەکانی ئەو شارەدا فڕێداوە. چالاکانی بەلوچ ڕایانگەاندووە کە مەبەستی ڕژیم لەو کارانە برسی ڕاگررتنی خەڵکی بەلوچ لە زێدی خۆیانە و سەرکوتکردنیانە. وەرگرتنی بەرتی لە پەنابەرانی ئەفغانستانی لە مەشهەد و زاهدان. بەوتەی چالاکانی مافی مرۆڤ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی زاهدان و مەشهەد پەنابەرانی ئەفغانستانی دەڕفێن و بە مەبەستی گواستنەوەیان بۆ سنوور بەرتیلیان لێوەردەگرن. بە پێی راپۆرتی حالڤەش دۆخی پەنابەرانی نێو کەمپی غەدیری زاهدان کارەساتبارە و ڕۆژی ڕابردوو ژنێکی دووگیان بەهۆی نەبوونی ئامبولانس کۆرپەلەکەی لەبار چووە. هەروەها پەنابەرانی نێو کەمپەکە لە دەستڕاگەیشتن بە ئاوی پاک، خوراک و ئامێری ساردکەرەوە بێبەش کراون و گیانی ژنان و منداڵان لە مەترسیدایە. لەلایەکی دیکەوە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە کەمپی دیپۆرتیەکانی مەشهەد بەرتیلی 4 بۆ 5 ملیۆن تمەن لە پەنابەرانی ئەفغانستانی وەردەگرن و دوجار بە ئۆتۆبوس ڕەوانەی سنووری دوغارۆنیان دەکەن. دەستبەسەرکردنی 2 شارۆمەند لە ئەهواز و قایمشار. لە ڕۆژانی ڕابردوودا پارێزەرێکی دادگستەری خەڵکی ئەهواز بە ناوی پەرویز مەنسوور نژاد و شارۆمەندێکی بەهایی خەڵکی قایمشار بە ناوی سوهەیل حەقدوست لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکراون. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیتلاعاتی سوپای ئەهواز بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوە سەر ماڵی پەرویز مەنسووری نژاد و وێڕای پشکنینی ماڵی ئەو پارێزەرە ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی بەهایی خەڵکی قایمشار بە ناوی سوهەیل حەقدوست لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەستان نییە. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی ئەهەر و زەنجان. بەیانی چوارشەممە 11 پوشبەر 2 بەندکراو لە زیندانەکانی زەنجان و ئەهەر بە تۆمەتەکانی پەیوەندیدار با مادەی هۆشبەر و دەستدرێژی سێکسی لە سێدارەدران. بەهۆی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران بەندکراوێک بە ناوی جەبار پور محەممەدی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی زەنجان ئیعدام کراوە. هەروەها لە زیندانی ئەهەر بەندکراوێک بە ناوی حوسێن عەلی عابدی بە تۆمەتی دەستدرێژی سێکسی لە سێدارەدراوە. شانی باسە کە لە سەرەتای مانگی پوشبەڕی ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ
23 بەندکراو لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامی و ئەعدامکراون کە 21 کەسیان لە کاتی شەڕی ئێران و ئیسرائیلدا بووە. سەپاندنی گەمارۆی نوێ بەسەر کۆماری ئیسلامی و حیزبوڵڵای لوبنان. وەزارەتی خەزێنەداری ئەمریکا ڕۆژی پێنجشەممە 12 پوشبەر کۆمەڵی گەمارۆی تازەی بەسەر کۆماری ئیسلامی و گروپی حیزبوڵڵای لوبناندا سەپاندووە. هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی دانوستانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی لە هەفتەی داهاتوودا لا وڵاتی نۆروێژ، وەزارەتی خەزێنەداری ئەمریکا گەمارۆی بەسەر کۆمەڵێک شرکەتی نەوت و کشتی نەوت هەڵگری کۆماری ئیسلامیدا سەپاندووە. هاوکات سەرچاوە ماڵیەکانی حیزبوڵڵای لوبنان وەکو بانکی قەرز الحەسەنە خراوەتە نێو لیستی گەمارۆکانی ئەمریکا و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ڕایانگەاندووە کە ئەو گروپە ڕازی بووە چەکە قورسەکانی ڕادەستی دەوڵەتی لوبنان بکات بە مەرجێک ئەرتشی ئیسرائیل لە خاکی لوبنان بچێتە دەرەوە و کۆتایی بە هێرشەکانی بێنێت. جێگەی ئاماژەیەکە ڕۆژی ڕابردوو بەرپرسی دابینکردنی چەکوچۆڵی حیزبوڵڵا بە ناوی قاسم ئەلحسەینی لە هێرشی پەهبادی ئیسرائیلدا کوژراوە. و مانگرتنی کرێکارانی فڕۆکەخانە لە فەڕەنسا وەکو دوایین هەواڵ. ڕۆژی پێنجشەممە 12 پوشبەر کرێکارانی شاغڵ لە بەشی کۆنتڕۆڵی ترافیکی ئاسمانی فڕۆکەخانەکانی فەڕەنسا دژ بە کامی حەقدەست دەستیان لە کار کێشا و مانیان گرت. بە پێی زانیاریەکان دوو یەکێتی گەورەی کرێکاری فەڕەنسا بە دوای ئاکام نەگەیشتنی دانوستانەکانیان لەگەڵ دەوڵەت بۆ ماوەی 2 ڕۆژە مانگرتنی گشتیان ڕاگەیاندووە. کرێکارانی فڕۆکەخانە لە فەڕەنسا خوازیاری دامەزراندنی هێزی کاری نوێ، گۆڕانی بەڕێوەبەرانی ناکارامە و زیادکردنی حەقدەست بوون. شانی باسەکە بەهۆی مانگرتنی کرێکاران 170 گەشتی ئاسمانی هەڵوەشاوەتەوە و هەزاران گەشتیە لە فڕۆکەخانەکانی ئەوروپادا سەرگەردان بوون. بینەرانی ئازیز، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بشین.